سڵاوتان لێ بێم کاتتان باش لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بەرگە و بابەتەکانی ئەم جارێ بەرنامەی هەفتانە جیاوازن تا کۆتایی لەگەڵمان بن. کچێک دوای تەواوکردنی زانکۆ دەگەڕێتەوە گوندەکەیان و کاری ئاژەڵداری دەکات. دڵشاد خەڵکی هەولێرە و نزیکەی 100 مۆبایلی هەیە. لا سنووری ڕاپەڕین جۆرە ئالەفێکی نوێ بەرهەم دەهێنرێت. دوو هاوسەر لە ڕێگەی دیزاینکردنی کووپ و پیاڵەوە بژێوی ژیانیان دابین دەکەن. هێلێن ئالانی دانیشتووی گوندی ئالانەی ناوچەی چۆمانی سەر بە باڵەکایەتیە ئەو دوای ئەوەی کە زانکۆ تەواو دەکات دەگەڕێتەوە گوندەکەی خۆیان و هەوڵ دەدات خەریکی کاری ئاژەڵداری بێت و ئێستاش لە کارەکەی زۆر سەرکەوتوو بووە. ئەو دەڵێت کە خولیای منداڵیم بۆ بتوانم لەگەڵ ئاژەڵان دۆست بم هەم بتوانم وەکو سەرچاوەیەکی بژێوی داهاتی ژیانیشم کاری پێ بکەم. کە زانکۆم تەواو کرد بڕیارم دا کە ژیانی گوند هەڵبژێرم بگەڕێمەوە گوند دەست بکەم بە ئیشتێک کە بەخۆم حەزم لێیە هەرکەس بە پێی حەزی خۆی حەزی لە شتێکە بەڵام من بخۆم زۆر لەگەڵ گیان لەبەران پەلەوەر ئاژەڵەکان زۆر برادرم لۆیش حەزم کرد زیاتر بتوانم بەخۆم بژێوی ژیانی خۆم بەدەست بینم و بەردەست بکەم ئەویش ڕێگەی ئەوەی کە لە گوند مەزموعەک پەلەوەرشتم هەیە قەلم هەنا بێجگە لەوەی کە لە ژیانی ڕۆژانش کە بەردەوام لەناو باخ و باخات و ئیشی شینایی بەس شینایی کەمتر ئەمە باخچە و ئەو شتانە زۆرەکەین سەورێکردنەوە و خۆخ لێکردنەوە و هەرمی لێکردنەوە و ئێشت و شکردنەوە بە پێی ژیانی ڕۆژانە. ئیشەکە هەتا بڵێ ئیشەکی خۆشە و زۆری زەحمەتی هەموو شەکوەیەکە تووشەکەی خۆشی و ناخۆشی هەیە بەیانیان دەریانەکەم ئێواران کە لە ژۆران ئەکەین چونکە قەل بە خۆی پەلەوەرێکە کە زیاتر پشت بە تو ئەبەستی نەوەک بڵێ پشت بە خۆی نابەستە مەسەڵەن قاس مریشک مراوی ئەوانە بەخۆ پاش هەفتێک فێر ئەبن بخۆ ئەسنە ژۆرێ بەخۆ دێنەوە دەرێ ئەمما قەلوەنی ئێستا من 6 مانگە قەلان بەخێوەکەم دەبی بەردەوام بخۆم هەم بیان بەمەوە ژۆرێ هەم بیانهیمەوە دەرێ تەبعی قەل بخۆی سروشتی قەلی هەیە پێویستیان بەدانیە گەنم ڕۆژە 2-3 جار گەنمیان ئەدەینێ ئەیان بینە دەرێ هەموو ڕۆژێک 4 ساعت 5 ساعت لە دەرێنە تووکە خۆماڵینە هەتەندا ئەوەی من چی نەخۆماڵ لەبەرەوەی من هەر لەو شاخانە گەوریانەکەم جیایە خۆن ئەو میوە و شتە ڕزیە خۆن کە لە دارەکان کەیتیان ئەوەی کە لە بنی بەجێمایە نزیکی 5 ساعت بێ لەوەی کە بە ڕۆژ بەرداوام لەگەڵیاندامە 5 ساعتیش ئەیان بەمە دەرێ وەکو قەلەوانێک لەگەڵیاندا ئەبم. شوێک کە زانکۆم تەواو کرد ئەم بەخۆ زانکۆ سەلاحەدیم تەواو کردە بەشی ژمێریاری کە گەڕامەوە گوند دەستم کرد بە ئێشی خۆم لەبەرەوەی تو مەرج نییە ئەو بەشێکە تەواوەکەی ئیلابی لەس ئەو بەشەی بەردەوامبی گرنگەوێت و بتوانی بە خۆت بە دەستەکانی خۆت بژێوێکی ژیانی خۆت پەیدا بکەی بژێوێکی هەم ئیشەکی باش بکەی و هەم بتوانی یارمەتی خێزانەکەت بدەیت وەم بتوانی یارمەتی خۆشت بدەیت.
ئێستاش پاییزە و خەریکە بەفر لە گوندەکان دەرنەگات بەفر تەواوی شاخەکانی داگرتیە جابەرە بەرە خۆن کۆکینەوە چینە تۆمانێ و هەموو ساڵەتیش بە زۆری دائیمەن ئەمە مانجی 25 سار ئەوانە ئەگەڕێنەوە گوندی و جا وەختی بە خاوێنکردنەوەی باخچان و بە جۆگە لێدانێ و بە دارسۆتاندنێ و بە چاندنی تۆکان جا مەسەڵەن تۆ تۆماتەیە پیوازە ئەو شتانە چەقینی لۆ هاوینە خۆ ئامادەکەین و ساڵێکی نوێ دەست پێکەینەوە ئینشاڵڵا ساڵێکی نوێ و ئیشی نوێتر و ئیشی جوانتر تێکەوە ئەبێت. دڵشاد دانیشتووی شاری هەولێرەوە خولیای کۆکردنەوەی ئەو موبایلانەیە کە بە درێژایی تەمەنی بەکاری هێناوە ئێستا توانێتی ژمارەی زۆری موبایل کۆبکاتەوە کە نزیکەی 100 دانەیە. هەر بۆ مەبەستەش دوکانێکی موبایل فرۆشی داناوە لە تەڕۆ کۆمەڵایەتیەکانیش کارەکانی نیشان دەدات و خەڵکێکی زۆریش هەواداری کارەکانیە. ساڵی 2004 بوو یەکەم موبایل کە کڕیم نۆکیا بوو ئێستا لامە نۆکیایەکە بە 350 دلاری بوو 250 دلارم هەبوو 100 دلارش منە برادرش خەر کرد ئەم موبایلەکە تازە هات بوو کڕیم حەزم لێ بوو ئەوە یەکەم جار کە موبایلم کرد لە 2004 بوو لەگەر مۆدیل دەڕۆیشتم زوو دەمگۆڕی ئەوانەی کە کۆن دەبوون نەم دەفرۆشتنەوە هەرم دەگرت لە ماڵێ چونکە ئەو وەختی وا بوو ئەگەرە تو موبایلەکەت بفرۆش باوە ڕسمەکان دەهاتەوە یان ناوەکان دەهاتەوە بە کۆمپیوتەری ئەمنیش لە ترسی وەی نەم دەفرۆشی وایەتە شموا بوو حەزم لێ موبایلەکان هەمی لای خۆم خرکەمەوە ئێستا موبایلەکان هەموو لای خۆمە تاوەکو ئێستا هیچ موبایلەکەم نەفرۆشتەوە. ئەو کاتی کە موبایلم مەقسەد دەمکڕی دوایانم دەفرۆشتەوە ئیدی هیوایەتەکەم بوو ئیشی موبایلی بکەم ئیدی ئەوە بوو لە 2005 دوکانەکەم دانە لە گەڕەکی قادسیەی هەولێرێ ئیدی هێواشەوە ئیشی فێرە موبایل بووم ئیدی چوومە بازارە دوکانە لە بازارە دانا لە 2006 ئەتاوەکو ئێستا هەبەردەوام دوکانی موبایلم هەیە هایتم ئێستا نۆکیام هەیە سلایت پێدرێن ئێستا ئەوە 1970 پێدرێن ئەوە کاتی خۆی بە 1970 دلارم کڕی حەز نەدەکرد بەڕاستی ئێستا مۆدیلی بڕوە ئێستا هەیە یانی شتی باشی هەرزانیش دەکڕی بەس ئەوە کاتی خۆی بە 1970 دلاری کرد 1970 دلار گەلێک زۆر بوو یعنی بڕوات هەوی سیارەی پێداهات ئەو وەختی حەز نەدەکرد بڕوە ئێستاش ئیش دەکا کار دەکا دەتام سیب کارتی خۆی بێخمە سەرێ بەس چووکە مۆدیلی بەرزتر هەیە ئێستا بێ هەموو بیتە نەمس و ئایفۆنی نەمس و سامسونگ شوالە مەزدوری مرسنسە ئیشەکانیوە تێیدا ئێستا تەلەفۆنم لۆ هاتیە مەقسەد برادرێکی عەزیزمە 5 ساڵ پێش ئێستا ئەمری خوای کردی یعنی نمونە ئێستا ئەوم هەیە ئەوە لە 2005 تەلەفۆنی لۆ کردیمە کاگ ئیبراهیم یەکی 2005 تا ئێستا لامایە مۆبایلە و ئیشیش دەکات نزیکەی 16 ساڵە مۆبایلم لەیە یعنی ئێستا گەنج هەیە ئایفۆنی بەکاردێنی عمری 17 ساڵە مۆبایلە نەدیتیە. ئێستا و 1900 دلاری باز دەکەم شاشەکەی بە 100 دلاریە یعنی ئێستا کاتی خۆی بۆندێ ئێستا زۆر هەرزانترە ئێستا موبایلی ئێستاگە سامسونگ شاشەی بشتیان ئایفۆن شاشەی بشتێ کارە ساتە دی پارەش زۆر پێ بدەیت هیچ پێشتر نەبوو وەڵاهی ئەو موبایلم هەبوو زۆرم خۆش دەویست ئەوە گەورەترین موبایل بوو ئەو وەختی ناوی موبایلەکەی 76 دەیە ئەوە گەورەترین موبایل ئێستا زۆر بچووکە لە چاو ئایفۆن و سامسونگی ئێستا زۆر بچووکە بەس کاتی خۆی زۆر گەورە بوو یادگارم زۆر لەگەوەیە زۆرش خۆش دەوێت ئێستا ئیشیش دەکا و مەزبوطیشە. کە 2009 ژنمینە هەستام 5-6 موبایلم بردە مالیوان لە پێشم دانا گوتم کامە موبایلت حەز لێە ئەو وەختی نۆکیا هەبوو نۆکیاکانم برد ئیدی ئەو لەگە داک و خوشتم شایان کرد چیان موبایل حەزیان لێ بوو موبایلەکی ئەو نۆکیایە بوو ئەوە تازە هات بوو ئەوە کە ئەو دوگمەکە دادەگرت بەخۆی دەبەوە ئێستا کەس ئەو ژمارە منی تێدایە لە 2009 ئەوە لە 2009 کە ژنیان لۆم کڕێ تا ئێستا مایتم لە ماڵێ ئەو دوو موبایلە کە من و خێزانی پێگەیاند ئەو دوو موبایلە بوو ئەوە لە لای من بوو ئەوەش لە لای ئەو بوو ئەوە لە 2010 هەتا ئێستا هەر مایتمان و هەر ئیشیش دەکاتن هۆکاری ئەو دوو موبایلە کە من و خێزانی پێگەیان. گەنجێک
کەسێک لە سنووری ڕاپەڕین بۆ یەکەم جار پەرەی بە جۆرێک ئالیکی ئاژەڵانداوە لە کوردستان کە ئالیکی سیلاجی پێ دەڵێن وەکو خۆی باسی دەکات ئەو ئالیکە لە ڕووی تەندروستیەوە بۆ ئاژەڵەکان باشترە هەروەها بەرهەمی شیرەکانیشیان زیاد دەکات پێکاتێ ئالیکەکە لە هاڕاوەی قەد و گەڵا و دەنکی گەنمەشامیە و دەڵێت کە کەشوهەوای کوردستانیش گونجاوە بۆ بەرهەمهێنانی ئەم جۆرە ئالیکە بۆ ئاژەڵان. علەفی سایلجی گەنمەشامی علەفێکە هاڕدراوەی گەنمەشامیە لە دان و قەد و گەڵاکەی پێک دێ پشت یعنی علەفێکە دەترشێندرێ 4 فەسڵی ساڵ لەکەم وڵاغ بەهارە باشە هەر بە سەوزی دەمێنێتەوە هەتا 2 ساڵ ماوەی بەسەرچوونی بەسەر ناچێت تا 2 ساڵ شیری وڵاغ زیاد دەکا ڕەونەقی جوان دەکە گۆشتی پێدەگرێ سایلج 2013ەوە هاتوتە کوردستان بەس ئەو ساڵ ئێمە یەکەم ساڵین لە بیتوێن و پشدەر بەرهەمی دێنێ تقریبان بە مەزندەی 150 دۆنمین بۆ خۆم کردووە 250 دۆنمیشم لە خەڵک وەرگرتووە هەم بەرهەمی ژوەردەگرم هەم بۆ خۆشم بەرهەم دێنم هەم بازاڕیەکمان هەیە بۆ خاوەن ئاژەڵدارەکان ئێستا ئەو سایلجە ئەوەی ئەو سایلجەی بەکاردێنێ یعنی 135 مەسرەفی کەم دەبێتەوە کولفەی خواردنی ئاژەڵەکەی هاتم سەیری عەرزەکانی ئێرەم کرد عەرزێکی بەپید بوو ئێمە هەدەفمان ئەوەیە بەروبوومی خۆماڵی بەرهەم بێنین پشت بە بەرهەمی ناوخۆ ببەستین نەک پشت بە بەرهەمی دەرەچی سایلج پرۆژەیەکە توانای هەیە بەرهەمی وڵاغەکە باشتر بکە وڵاغەکە خاوێن دەکاتەوە لە چەندەها نەخۆشی هەنا و دەرەچی دەیپارێزێ بۆ نمونە زەردووی و ڕیخەڵۆکە و ئەو شتانە بۆ مەڕ دەبێ بۆ بزن دەبێ هەیە گاوداری بزنی هەیە بزنی شیری بۆ بزنەکە دەیبە هەیە گاوداری مانگای شیری هەیە شیر لە 1 کیلۆ تا 8 کیلۆ شیر زیاد دەکە ئەوە بگرە ماستەکەی چەور دەکە تامی ماستەکە تێک نادات ماستەکەی خۆش دەکە ئەوجا بۆ گۆلک زوو گەورەی دەکە ئێستا گوێرەکە مانگاکە گەر گوێرەکەی هەبێ مانگێک تەمەنی گوێرەکە بێ قوربان یعنی یارمەتی دەری زوو گەورەکردنی گوێرەکەکەشێ دەستگامان هەیە دەستگای تایبەتیمان هەیە بۆ کەپسکردن دوای هەناردەی بازاڕی دەکەین و بۆ خۆشمان بۆ گاوداریەکانی خۆشمان دەمانەوێ خواستێکی زۆری لەسەرا ئێمە لۆدێکی یەکجار زۆرمان لەسەرە کابرا هەیە ئەو ساڵ بێبارانی بووە ئەو علەفە هەم لە جۆی هەرزانترە هەم لە کای هەرزانترە هەم بگرێت جێگرەوەی هەردووشیانە ئێمە کەپسی دەکەین هەتا 5 ڕۆژ بۆ هەفتەیەک لە ناو لایلۆنەکە هەڵی دەگرین باشە لە ناو لایلۆنەکە هەڵی دەگرین ئەگە ترشا حازر بوو یەکسەر دەدرێ بە ئاژەڵەکە سەیری وڵاتەکەم کرد 145 ئاژەڵدارە و علەفێک نییە جێگرەوەی گەنم و جۆ بێ جێگرەوەی علەفی خۆڕسکی بێ باشە دەبێ شتێکی بیرم کردەوە کتم شتێکی بەرهەم بهێنم هەم قازانجەکەی بۆ مەش بێ بەلایانی مادیەوە هەم بۆ خاوەن ئاژەڵەکانیش بێ هەم کولفەی وانیش کەم کاتەوە ئەم علەفە میهماتەکەی لەوەیدا هەرزانە ئەوەندە هەرزانە یعنی کابرا ئەگەر ئەو علەفەی بداتێ گوێی لێ نییە چەند سەر ئاژەڵی هەیە یعنی لە کۆڵ بێ علەفی دەبێتەوە بێ ئالیشی دەبێتەوە ئێستا هیوایە ماڵاتی زۆرە هاتووە بۆ لام دەڵێ کاکە ماڵاتێکی گەلک زۆرم هەیە ئالیکم نیە ئالی گرانە باشە ئەمنیش ئەو علەفەم سوودی و علەفەم بۆ بەحث کردووە بردوێتی تاقی کردوێتەوە
کە زانیوێتی نەجاحەتی 100% هەیە کولفەکی زۆری داوا کردووە. ساڵانی داهاتوو بە پشتیوانی خوای گەورە دەبێتە 2 بەرامبەر ئیشەکەمان دوو ئەوەندە زیاد دەکا و ئەوەمان هەیە پرۆژەمان هەیە گەنمەشامی لە جوتیارانی ژوەرگرین، یعنی بەرهەمەکانیان خەسار نەبێ قازانجێشی لێ وەرگرن. پرۆژەمان هەیە زیاتر هەناردەی خوارێ بکەین. دوو هاوسەر لە شاری سلێمانی لە ڕێگەی کاری نەخشاندنەوە دیزاین لەسەر و کەلوپەلانە دەکەن کە ڕۆژانە بەکار دێت. ئەوان سەرەتا هونەرەکەیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە نمایش کردو، ئێستا وردە داواکاری لەسەر هونەرەکەیان زۆرترە. ئەوان هاوکارێکی باشی یەکترن و کاری دیزاین و نەخشاندن لەسەر کوپ و کۆمەڵک کەرەستەی دیکە دەکەن کە ڕۆژانە هاوڵاتیان بەکاری دەهێنن. من ئاوێستا عەبدوڵڵا کۆلێژی ئەندازیاریم تەواو کردووە، ئەندازیاری گەیاندن ماوەیەکی زۆر ئەوێت ینی دەستم کردو بەم ئیشە. سەرەتا بە کانڤاس و بە زەخرەفەم دەستم پێ کرد یانی لەسەر وەرەقە، بەڵام دواتر ماوەی 2 ساڵە بیرۆکەی ئەوم بۆ هات کە لەسەر قاپ و کوپ و ئەم شتانە زەخرەفە بکێشم. جیازی کارەکانی ئێمە لەوایە کە بۆ نمونە کەسانی تر هەیە هەمان ئیشی ئێمە ئەکار لەسەر کوپ یاخود لەسەر قاپ و ئەوانە بۆ جوانکاری ناوماڵ بەکاری ئەهێنن، بەڵام ئەو شتانی کە ئێمە ئەیکەین خەڵکی ئەتوانێت بەکاریشی بهێنێتەوە. بۆ نمونە ئێمە لەسەر کوپ ئەیکەین بە ماوادی تایبەت بە ڕەنگی تایبەت کەوا لێ نەبێتەوە بتوانێت بەکاری بهێنێت، یان لەسەر جانتا یاخود جزدان و ئەم بابەتانە. سەرەتایی دروستکردنی ئەم پرۆژەیەمان نامی دیزاین زیاتر لە ساڵ و نیوەک بۆ 2 ساڵە بێت دروستمان کرد و دەستمان پێ کردووە نەخشاندن و وێنەکێشان و زەخرەفە لەسەر کوپ و پەرداخ و قاپ لەگەڵ خێزانەکەمە. دەستمان پێکردن پرۆژەیە لە ڕێگەی پەیجێکەوە. من سەرەتا زۆر ینی شارەزایی من نەبوو، بەڵام دواتر لە ڕێگەیەوە هاوکاری کردم کە نەخشەکان فێر بووم و دیزاینەکان و ئێستا تقریباً هاوکاری یەک زۆرەکەین لە تەڵەبەکانە لە دروستکردنی کوپەکانانی و هەروەها ڕای یەک زۆر وەرەگرین لە بەکارهێنانی ڕەنگەکان و گونجاندنی ئەو سێتانی کە بەیەکەوە بوون منە هەیە سێتێک داواکە فنجان 6 دانەیە لەمەیە هاوکاری یەکەکەین. لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووم تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.